ئەمما لە سیرە و سونەتە سەلمێنراوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەفرەزەی ناردووە بۆ کوشتنی غافڵ جیرانەی هەندێک کەسی تاغوتی وەکو کەعبی کوڕی ئەشرەف و ئەبوو ڕافعی کوڕی ئەبول حوقەیق کە سەرانی جوولەکە بوو. دەربارەی کەعبی کوڕی ئەشرەف ئەمە لەلایەکەوە مشریکەکانی بۆ جەنگی دژ بە ئیسلام هانەدا کە جوولەکە بوو، لەلایەکی ترەوە جنەی بە پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وەسەلام شعری غەزەلی لەسەر خێزانەکانی دائەنا و بڵاویە کردەوە. بوخاری و مسلیم هەردووکیان بەسەرهاتی کوشتنیان تاغوتیان جێڕاوەتەوە. بوخاری لە جابرەوە خوا لێ ڕازی بێ جێڕاوێتەوە کە فەرموویەتی: قال رسول الله صلى الله عليه وسلم: من لكعب بن الأشرف فإنه قد آذى الله ورسوله. فقام محمد بن مسلمة فقال: يا رسول الله أتحب أن أقتله؟ قال: نعم. قال: فأذن لي أن أقول شيئا؟ قال: قل. فأتاه محمد بن مسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەرە چێ کەعبی ئەشرەفمان لە کۆڵەکاتەوە بۆمان ڕائەوەستێنێ؟ ئەمە ئازاری خوا و پێغەمبەری خوایاندا عەلەیهی سەڵات وەسەلام. محەممەدی کوڕی مەسلەمە هەستە هەیە سەر پێ و فەرمووی: ئەی پێغەمبەری خوا ئەتەوێ بیکوژم؟ فەرمووی: بەڵێ. محەممەدی کوڕی مەسلەمە فەرمووی: دەی ساڕێگام بدە بە هەندێک شت بڵێم، یعنی هەندێک قسە دروستکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: بیڵێ. ئیتر محەممەدی کوڕی مەسلەمە بۆی چوو کوشتی. تەفسیلی فەرمودەکە دواتر باسەکە کە محەممەد و هاوڕەکانی چوونە لای کەعبی ئەشرەف و بێزاری خۆیان لەوە دەربڕی کە لە مەدینەن و وەزعمان ناخۆش و ئێمە و هیجرەتەمان کردووەمانە، تازە لە خزمەت پێغەمبەری شاین و عەلەیهی سەڵات وەسەلام چاریشمان نییە. کەعب کە لە قەڵایەکی سەختا بوو ڕێیدا بوون بچنە قەڵاکەیەوە، لەوێ چاواشەیان کرد و بە فێڵ خۆیان گەیاندێ و کوشتیان. ابن حجر فەرمی عیکرەمەش بە ڕیوایەتێکی مرسل کە یاوەڕ لە سەنەدەکەیان نییە، طبعاً مرسل ئەوەیە کە سەحابەیتیانە لە زنجیرەی سەنەدەکەیە، ئەژێڕێتەوە کە کوژرانی کەعب بووە هۆی شیرازە پسان و پشێوی جوولەکەکان. کۆمەڵێکیان هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەرزیان کرد کە سەرۆکەکەمان غافڵ جیرانە کوژراوە. پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەوەی خستەوە یادیان کە چۆن ئازاری مسلمانانی دەدا و دژمنانی ئیسلامی بۆ شەڕهانەدا دژی مسلمان. ابن سعدیش لە ڕیوایەتەکەی خۆیان لە کۆتاییە فەرمێ: ئیتر ترسان و هیچیان نەوت. پاشان ابن حەجەرە فەرمێ: بەڵگەیە لەسەر کوشتنی مشریک بێ ئەوەی بە تایبەتی بانگهێشتی ئیسلامەکە بکرێ مادام بانگەوازە گشتیەکەی ئیسلامی پێگەیشتووە. هەروها بەڵگەیە لەسەر ڕێدان بەوتنی هەندێک قسە و کردنی هەندێک کردار و ڕەفتار کە بکەرەکەی حەقیقەتی ماناکانی مەبەست نابن. ئەمە بەڵگەی کوشتنی غافڵ جیرانەی کافری شەڕانیە کە لە قورئان و سونەتە هەیە. هەر کەسێک لافی ئەوە لێ بدا کە ڕەفتاری وا غەدرە و جائز نییە و لە ئیسلام ناوەشێتەوە، ئەوە حتمەن گومڕایە، نەزانە، ئەوە قورئان و سونەتی بە درۆ خستووەتەوە. نەوەویە فەرمێ: قازی عیاض فەرموویەتی هیچ کەسێک بۆی نییە بڵێ ئەمە کوشتنی غەدرە. کابرایەک لە مەجلیسی عەلی کوڕی ئەبی تاڵیبە خوا لێ ڕازی بێ وایوت: سیدنا عەلی فەرمانیدا لە گردنیاندا و سەریان پەڕان. و ڕیوایەتی صحیحیشە کە ڕیوایەتی بوخاریە لە باب الكذب في الحربەکەیە هەیە کە باب الفتك بأهل الحرب لەوێ شادیسان هێناوێتیەوە. کەوابوو سیدنا عەلی خوا لێ ڕازی بێ ملی ئەم کابرایی پەڕاند و کوشتی لەبەرەوەی کەوتی ئەمە غەدرە، کوشتنی غافڵ گیری. قورتوبی لە تەفسیری ئاەتی فەقاتیلوا ئەئیمەتە الکوفر ئاماژەی بەسەرهاتەکە کردووە. ابن تەیمیەش هەروەها لە کتێبی ئەصارم المەسلول عەلا شاتم الرەسوولەکەیە هێناوێتەوە لەگەڵ وتوێژێکی نێوان معاویەی کوڕی ئەبی سوفیان و محەممەدی کوڕی مەسلەمە خۆیان خوا لێیان ڕازی. ئەمە کوشتنی کەعبی کوڕی ئەشرەف بوو کە بەو شێوە ناغافڵە بوون، بڵێن غافڵ جیرانە بوو.